سلێمانی شاری فرەڕەنگی و پێکەوە ژیان لە ئاشتیدا گەشە دەکات. ئەو دروشمە بوو سیاسیەکان و پیاوانی ئاینە جیاوازەکان و نووسەران و ڕۆشنبیران و دەنگە جیاوازەکانی کۆکردەوە و پێکەوە هاوڕابوون کە سلێمانی بۆ هەمووانە. بەرقەراربوونی ئاشتیش لەو شارەدا هەر بۆ هەمووانە. ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی دیالۆگ و کەلتور ئەمڕۆ پرۆگرامێکمان هەیە بۆی کە هەوڵبەی نوێنە ڕاستەقینەکەی شاری سلێمانی و خۆی پیشانی هەموو لایەک بدەینیان بێری هەموو لایەک بخەینەوە کە سلێمانی شاری فرەڕەنگی و پێکەوە ژیانە، شاری جیاوازیەکانە، شاری جیاوازی سیاسی و دینی و مەسەبی و نەتەوەییشە، بەڵام لە ئاخیرە هەموو ئەم جیاوازیانە پێکەوە یەکتری خوێن و لە ئەموان خاڵی هاوبەشمان خزمەتکردن و نیشاندانی ڕووی جوانی سلێمانیە. بە درێژایی مێژوو سلێمانی هەمیشە قبوڵی بیرروڕای جیاوازی کردووە و ڕێچکە شکێن بووە. لەسەر گزشتەیەکی هونەرمەند تەها باباندا ڕاستی ئەو قسەیە دەسەلمێنرێت. 200 ساڵێک لەمەوبەر لە ئێرانێ پیاوێک هەڵکەوت پیانەوە بەهاوڵڵا وتی من پێغەمەرم، پێغەمەری ئاخر زەمان. لەوێ جێی نەبووانێ ئیسیحادیان کرد، دەریان پەڕان، ناچار ڕووی بۆ بەغا. لەوێش هەر وازی نەهێنا هەر پێغەمەرایەتەکەی خۆی ئەیویست بسەلمێنێ، لەوێش جێی نەبووانێ دەریان پەڕان هات بۆ سلێمانی لە زەمانی بابانەکانە. بابانەکان ژوورێکیان نایە لە خانەقای مەولانا. ئەم پیاوە لە کتێبێکیا و توێتی چی؟ توێتی من لەم هەموو سەفرەیە ماوڵۆم هەموو مەینەتی و قوربەسەریە تەنیا 2 ساڵ ئیسراحەتم کردووە، ئەویش لە شاری سلەیمانیە. لە سلێمانیدا ئاین و ئاینزاکان پێکەوە ژیانیان بەڕێ کردووە بە جۆرێک کە هەمووان لە ئێستادا بەشدارن لەو مێژوەی کە سلێمانی هەیەتی. ئەوە ژوای کردووە هەمیشە سلێمانی پێ بناسرێتەوە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی زۆری نەبووە، بەڵام لە بەرامبەرە جوولەکەشی تیا بووە، مەسیحی تیا بووە، ئاین و بیرروبۆچوونی تریشی تیا بووە، بەڵام هەمویان توانیویانە بەیەکەوە بژین، چونکە زانیویانە کە لە ناو هەموو ئاینەکانە مرۆڤ سەنتەرە. کاتێکیش کە مرۆڤ سەنتەر بێ ئەبێ ڕێزی مرۆڤ بەدەر لە ئاین، بەدەر لە بیرکردنەوە لە سەروی هەموو شتێکەوە بێ. بۆیە سلێمانی ئەو پەیامە پیرۆزەی هەیە جیاواز لە شارەکانی تر کە درکی بۆ ڕاستیە کردووە، ئەویش بەهۆی زۆربەی بوونی زاناکانی و ڕۆشنبیرەکانی و شاعیرەکانی. ئێمە وەکو مەسیحیین، من وەکو قاشەی کەنیسە ئەوە 7 ساڵ لێرە لە سلێمانی لە خزمەتی شاری سلێمانی لە خزمەتی مەسیحیەکان و کەنیسەی سلێمانی ئەتوانم لە لای معاملەتکردن لەگەڵ پیاوی ئاین لەگەڵ خەڵکی اعتیادی لە شاری سلێمانی ئەوە هەست پێ ئەەکەین کە تعامل ئەەکەین لەگەڵ خەڵک ڕۆشنبیرن، خەڵک قبولی یەکتر ئەەکەن. ئەوە جێگای ڕێز و احتیرام لە لای ئێمە بۆ ئەم شارەیە. بیرکردنەوە بۆ داهاتووی سلێمانی تا لە ئاشتیدا گەشە بکات خەمی هەموو هاوڵاتیانی ئەو شارێ و لە لووتکەی نیگەرانیەکانیشیدا هەمیشە کللتوری پێکەوە ژیان و یەکتر قبولکردن لەو شارەدا بوونی هەبووە. سلێمانی هەمیشە مەڵبەندی بیر و ڕاجیاوازەکان بووە، هەمیشە لەم شارەوە بیر و ڕاجیاوازەکان گەشەیان کردووە، هەر بۆیە هاوڵاتیانی ئەم شارە وێڕای هەموو جیاوازیە ئاینی و سیاسی و کۆمەڵاتیەکان هەمووان پێکەوە وەک برا لەم شارەتا دەژین، هەمووان لەژێر یەک چەتردا کۆبوونەتەوە، ئەویش سلێمانی بوونە. هێمن قادر، کورسان نیوز، سلێمانی.